بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ بەغداد هەروە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لەو سەردانەدا باس کراوە هەروە قسە لەسەر پرسی موسەش دەکەین دیارە شاندێکی تەکنیکی وەزارەتی دارایی ئەمڕۆژ ڕۆژبوون بۆ بەغداد بۆ پرسی داهاتی نانەوتی وەقسە لەسەر پرسی هەژماری من و بەمانکیکردنیش لە بانکە حکومە فێدراڵیەکان دەکەین و سەبارەت بە چارەنووسی موچەش چی لێدێ سەرڕای و ڕێگریانەی کە سەدەسەڵاتدارانی هەرێم بۆ بانکیکردن دەیکەن و دواخستنی هەڵبژاریش لێکەوتەی چی دەبێت ئەگەر دوا بخێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین کاکتۆر بەخێر بێن سوپاسی ئەگە سەرەتا لە سەردانەکەی نێچیروان بارزانی و بۆ بەغداد دەست پێ بکەین هۆکاری سەرەکی سەردانەکەی پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە چونکە زۆرجار لە میدیاکان دەیبەستنەوە بە پرسی موچە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیدا هەرێمی کوردستان ئێستا بە قۆناغێکی سەختا تێپەڕێ قۆناغێکی سەختە دوای 32 ساڵ لە حکومەتداری و دەسەڵاتداری لە هەرێمی کوردستانە لە جیاتیەوەی بەرەو پێش بڕۆین و بەرەو کۆنفیدراڵی و دۆڵەتی سربەخۆ بڕۆین وردەوردە دامزراوەکانمان خەریکە لە دەست دەدەین پەرلەمانمان نەماوە حکوومەت کاربڕێکەرە کۆمیسیۆنمان نییە داهاتەکان داهاتی گرنگ و سەرەکی ئێمە نەوت و غاز بوو حکوومەتی عراقی دەستی بەسەرا گرتووە لەم بارودۆخە سەختەی کە خەڵکی کوردستان پیا تێپەڕ دەبێت دوجاریش حکوومەتێک زیاد لە 30 ملیار دۆلار قەرزارە و حکوومەتێک قەیرانێکی گەورەی بۆ خەڵک دروست کردووە لەم بارودۆخەیە کە حکوومەتی عراقی فیدراڵیش بە بەراورد لە جاران بەهێزترە وەزعی سیاسی و پشتیوانی نێودەوڵەتی و وەزعی ئابووری دەتوانم بڵێم زۆر لە جاران تۆکمەتر و باشترە ئەمە وای کردووە کە بەڕاستی پێگەی هەرێمی کوردستان بێهێز بێ لە سایەی ئەم دوو حیزبە کە 32 ساڵە حکومڕانێکی شکست خواردویان کرد دەرەنجامی ئەو بێهێزیە گومانی تیا نییە کاریگەری خراپی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیش کردووە ئەیکا کە خەڵک چاوەڕێەوە بێ بە دەوڵەت بۆ خێر خەباتی کوردایەتی و ئەم هەموو قوربانی دان و ئەنفال و کیمیاباران و ئەوی منەتەوەی کردوێتی لە پێناویەوەی ئازادی و سربەخۆیی بووە بەڵام دوجار دەرکەوت ئازادی و سربەخۆیی لای و حزبی دەسەڵات گیرفان پڕکردن و پارە برنە دەرەوەی بۆ بانقەکان و ینی دروستکردنی عشیرەت و بنەماڵە و ئەم بابەتە بوو لە جیاتی ئەوەی وڵاتێکی دیموکراسی دروستکی یەکێک لە سیما سەرەکیەکانی سیستمی دیموکراسی هەڵبژاردنە هەڵبژاردننی لە هەرێمی کوردستان هەرجارەی بە بەیانیوەک دواخراو تا ئێستا نەماوە ئێستاش کە کۆمیسیۆن کاتێکی دیاری کردووە بۆ هەڵبژاردن و سەرۆکی هەرێمیش کە کاک نێچیروان بەرزانی خۆی ئەم تەوقیتەی ڕاگەیاندووە بە ئاگاداری جارێکی لەگەڵ حیزبەکان و کۆمیسیۆن ئێستا کەوتۆتە جێژاوێکەوە یا دوڕیانێکی سەختەوە چونکە حیزبەکەی خۆی لەگەڵ ئەوەنی هەڵبژاردن بکرێت حیزبەکەی خۆی داوای دواخستنیەکە حیزبەکەی خۆی ئەڵێ بە هەڵبژاردن نەکرێت ئەمە بۆ خۆی بۆ نێچیروان بەرزانی کارێکی قورسە من ئەوەی ئاگادارم بیستومە کاک نێچیروان بۆ خۆی لەگەڵەوە بۆ هەڵبژاردن بکرێ وەلەو کارناگەر دەنجەکانی پارتیش کەمکە بەڵام دوجار ئەویش خاوەنی بڕیار نییە لە ناو پارتی دیموکراتی کوردستان بە تەنیا بەڵکو مرکزێکی تری بڕیار هەیە پێم وایە لەویش بەهێزتر بێ و دوجار قسەکەی وەرنەگیراوە هەڵبژاردن بکرێت ئێستا ئەو وەکو سەرۆکی هەرێم ئەبێ بە دوای چارەسەرێک کابگەڕێ بۆ ئەم دۆخە چەق بەستووە وەکو جێگری سەرۆکی پارتیش ئەبێ پارتیش ڕزگارکە لەو چاڵی کە تێی کەوتووە چۆن پێم وایە بەشداری نەکردنی پارتی بۆ خۆی شکستێکی گەورەیە لە مێژووی پارتیا بەسەر پارتیادێ پارتی کە تا ئێستا بە کۆتاکانەوە نیوە زائیدەکی پەرلەمانی کوردستانی هەبوو ئێستا لە ڕێوە کۆتاکانی نەما بەهۆی چواربازنەیی لە هەرێمی کوردستانە بەشێکی تر لە کورسەکانی لەدەستدەدا بەهۆی نەمانی کۆمیسیۆنەکەی خۆی بەشێکی تری لەدەستدەدا ئەمە هەمووای کردووە کە پارتی پێی وابێ کەمەکە بەڵام کاتێک کاڵە بەشداری ناکەین من پێم وایە ئەمە مەترسێکی گەورەتر بەخۆی دروزەکە کە پارتیە لە بەشداری ناکەم تەمانەژڵێ لە سنوورەکانی خۆمان نایاڵین ئەمە دوو حاڵەتە یا فیعلەن پارتی جارێکیکە دەسەڵاتی میلیشایی خۆی فەرزەکە و
کۆمەلگای نێودەوڵەتیش لێ بێدەنگە بێ کە عادەتی خۆشیان زۆر جاری وایان کردووە بەرژەوەندی بەداخەوەی لەم جلهێزەکانی دنیا هەموو وڵاتانی دنیا بەردەوام بەرژەوەندی خۆیان گەورەتر بووە لە بەرژەوەندی نەتەوەکان و هەر میلەتێک هەموو شۆڕشەکانی کورد کە لە بارچوون ئەو زلهێزانەی کە پشتیوانی دەسەڵاتی داگیرکەرانی کوردیان کردو بە درێژایی مێژوو لە پێناوی بەرژەوەندی خۆیان نەگویان نەداوەتەوەی نەتەوەکەی لێ بەسەر دێ خۆ لە کیمیابارانی هەڵەبجەشە ئەمریکا ئامادە نەبودان بەوایە بنێ عراق کیمیابارانی هەڵەبجەی کردو ئەم هەموو بەڵگەی ئێران بڵاویە کردەوە بەڵگەکان هەمووی زیندوو بوون ئەمریکەکان هەرایانوت عراق شتیوای نەکردووە ینی زلهێزەکان لە پێناوی بەرژەوەندی خۆیانە ئەم تاوانە گەورانە بە جینۆساید ناناسیێنن بە کیمیابارانی شوبانفالی شۆ هەر نایان کرد ئێستاش مەترسیەکە لەوەیە کە پارتی ئەڵێ ناهێڵین هەڵبژاردن بکرێ خۆزگە پارتی وەکۆی کاڵە بەشداری ناکەم زۆر ئاسایی قبوڵی کردایە بەشداری هەڵبژاردن نەکا و دەرەنجامی شێرچی بێقەچێکا با پارتی حزبێکی گەورەیە و مێژوویەکی هەیە ببێتەوە پۆست سوێن جااو کەم کوڕەکانی حکوومەتی باشەزانێ کلێنەکانی باشەزانێ با ببنەوە پۆسیێن و با ئەوان ڕۆڵیەوە پۆسیێن ببن و حزبەکانی تر بێنە حکوومەتەوە خۆگەر سیستم دیموکراسی بێت دوای 4 ساڵی تر دەتوانن بێنەوە پێشەوە جارێکتر یان ئەگە بەشداری جێکێقەچێکە با کورسەکانی کەم بێ خۆ پارتی کەمیشکە لە خەڵقی ترەر زۆرترێنێ ئیترم ترسوینەی بۆ چییە بۆچی هەرێمەکە بکەوێتە بەرمەترسیوان ئێمە بەسمەوەی کە تۆ هەڵبژاردن نەما تر شەرعیەتی هەرێم نامێنێ بەڵگا و مبەڕیرە دەین بەدەست داگیرکەرانی کوردستان و بەدەست بەغاشەوە جارێکتر بە بیانیەوەی هەرێم نە پەرلەمانی هەیە نە حکوومەتی هەیە پێویست بەوەیە جارێکتر وەکو بەغا سەرپەرشتی بکە و ڕاستەوخۆ هەموو محافەزەکان پەیوەندی بکەن بە بەغا وەکو پارێزگا مامەڵەمان لەگەڵا بکە ئەمە مەترسیە گەورەکێ سەرۆکی حکوومەت چووە ببوورە سەرۆکی هەرێم چۆتە بەغدا بۆەوەی کە بۆ پرسی هەڵبژاردنە بۆ یەکێک لە پرسەکان پرسی هەڵبژاردنە تەمانم پرسە ڕاستی بەسەردێ کاکتۆر ئێستا چونکە باز لەوە دەکرێت وەکو بەرەزوتە ئێستا لەناو پارتیەوە دەیانەوێت نێچیمان بارزانانی خۆی مەرسومێک دەرکە بەر لە پێکردنی بانگشەی هەڵبژاردن دوا بخرێ ئایا ئەمە دەکرێت یاخۆ چی ڕوودە زانیی ئەوەی چێک لاگەرەکانە پارتی ئێستا دەیەوێت جارێ پشتیوانیەکی نێودەوڵەتی بۆ ئەمیشەی خۆی دروستکە لەگەڵ ئەمریکیەکان کۆبووەتەوە لەگەڵ یۆنامی کۆبووەتەوە لەگەڵ ئێران کۆبووەتەوە لەگەڵ بەغداش کۆبووەتەوە و یەکەیەکەی ئەو حزبانەی خاوەنی دەسەڵاتن لە بەغدا بە شیعە و سوننەوە کاگنێکر هەر لەم دوو ڕۆژە دیولی و پێشتریش لەگەڵیان کۆبوون و دانێ پێیان بڵێ هەڵبژاردن بەبێ ئێمە ناکرێ هەرێم بەبێ ئێمە بەڕێوە ناچێت دەبێ ئێوە پشتگیری مامکەن بۆ دواخستن بڕیاری دواخستن لە بەغا نییە بڕیاری دواخستن کۆمیسیۆن هەڵبژاردن بۆ حیزبە کوردستانیەکانەکە ئەبێ حیزبە کوردستانیەکان داوا بکەن داواکارین لە کۆمیسیۆن بۆمان دواخن کەس تایبەتی تا ئێستا کەس داوای نەکردووە پارتی پێویستی بە یەکێتی ئەم بڕیارە بدە یەکێتی لە هەموو جارێکە بە درێژایی مێژووی خۆی باز لەم 32 ساڵاکەین تەنازولاتی زۆری بۆ پارتی کردووە باش و سەرۆکی هەرێم داوای درێژکردنەوەی کرد بۆی درێژکردەوە پەرلەمانیان دایان خست لەگەڵ یابوون سەرۆکی پەرلەمان دەرکرا لەگەڵ یابوون داهات بەشکرا لەگەڵ یابوون لە هەمویان لەگەڵ یابوون ئەم محەتەیە بۆ یەکێتی زۆر گرنگە ئایا یەکێتی هەر یەکێتێکەی جارانە ئەم جارەژە چێتەوە ژێر فشار و هەڵبژاردنەکە دواخە چونکە دوورنی ئێرانیەکان بە یەکێتی بڵێن با دواکەوێ ئەمریکەکان پێڵێن با ئاژاوە دروست نەبێ و 4 مانگ دوای خن حزبەکانی بەغدا پێی بڵێن ئەمە هەموو لەلایەکەوە بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە پارتی ئەم پشتیوانیانەی هەبێ ئەنجا بێتەوە لێرە ئیشی لەسەر بکە یەکەم لەگەڵ هەموو حزبە کوردستانیەکان کۆبێتەوە ڕاتان چی ئەمانەوە دوایخن ئەوەی من بزانم بەشی هەر زۆری حزبە کوردستانیەکان لەگەڵ دواخستنان نین چکە دواخستنی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانی و شەرمەزاریشە بۆ هەر حیزبێک ڕازی بێ دواخرێ بەڵام دوای ئەمە قۆناغێک تر دەست پێکا پارتی لەگەڵ یەکێتی کە ئێستا خەریکە کۆمەڵێک تەنازولات بۆ یەکێتیەکە بەس بۆی هەڵبژاردن دواکەوێت وەکو ئەوەی پارێزگاری کەرکوو بۆ یەکێتی وەکو ئەوەی جێگری وەرە تا ئێستا سەرۆکی حکوومەت یەکێتی سەرۆکی هەرێمتانە دێنێ بۆ نمونە وەرن نەوت بەشەکەین وەرن فڵان ینی خۆ دەزانی دانوسانە شت دەبەخشی و شت وەرەگری لە پێناویە یەکێتی پارتی دی ئەمەش لەگەڵ یەکێتیەکە ئەگەر لەمەش سەرکەوتوو نەبوون یەکێتی سوور بوو لەسەرەوەی هەڵبژاردنکە ئەگەر یەکێتی ڕازی بێ بەڕاستی شکستێکیکەی گەورەیە بۆ یەکێتی ئەگەر لەسەر دابەتی دوای و ناکۆکێنا و خۆیانەی ناویکێتی بێگومان لەم بارودۆخەی ئەگەر یەکێتی ئێستا هەلومەرجێکی بۆ ڕەخساوە
کە هەناسەیەک باو زیندوو بێتەوە ئەگەر بێت و ئەوکا بەڕاستی تووشیش کەسێکی گەورا بێ ئەگەر ئەمە نەکرا ئەگەر یەخیرەوەیە نێچیروان بەرزانی بە پێمان بڵێ لەبەر پاراستنی شکۆی هەرێم و بەرژەوەندی باڵای نیشتیمان و کۆمەڵێک لەم و شەبری قەدارانە وەکو چۆن بەردەوام نییە دەسەڵاتداران و دیکتاتۆرەکان کۆمەڵێک بوشەی باقوبری غێنن کاتی خۆی ڕژێمی پێشوێ لە پێناو پاراستنی منجەزاتی سەورەیانی دەستکەوتەکانی شۆڕش بڕیارماندا ئەم شتانە بکەین فێرعونیش بە خەڵکەکەی ئەوت ئەم موسایە بێن نەمێنێ بیکوژین لە ناوی بەرین لەبەرەوەی ئەگەرەوە دوای کەون ئەم موسایە بێتە پێشەوە وەیەذهەبا بطەریقەتیکم الموسلا ئەو ڕێگا مهمەی ئێمە دامانناوە لێتان تێگەدا یعنی بەرژەوەندی باڵا تێگەچێ ئێستا لە پێناوی بەرژەوەندی باڵا جارێککە لەوانەیە هەڵبژاردن دواخن بزم پێم وایە کاک نەچیروان ئەگەر ئەمە بکە بۆ خۆی کە ئێستا جۆرێک لە جۆرەکان لەوانەیە ڕای حزبە سیاسیەکان و نەک حزبە سیاسیەکان دەتوانم بڵێم لە ئاسی هەرێم و ناوچەکە و دنیاشە ڕایەکی جیاوازە بێ بەرامبەر بە نەچیروان بەرزانی دوایی گۆزەکە لەسەری ئەو ئاشکێ یعنی ئەوەی کە عیبدارە بێ نێچیروان بەرزانیە ئەگەر ئەم بڕیاردا ئەوە بڕیارماندا بە دواخستنی باش بەڕێکەوتن لەگەڵ کۆمیسیۆن یا بەرشێوە کەکتۆر ئەگەریکردنەکەشی هەر هەیە تاوەکو دەی حوزەیران ئەزانی چۆنە مادام کۆمیسیۆن بڕیاری داوە ئێمە بێ بڵێ نەکرێ تا هەموو ئامادەکاریەکان هەنگاو بە هەنگاوە ڕۆژ بە ڕۆژ لێ نزیگە بینەوە ینی خۆ بەڵام لەگەڵەوەشە دەی پێنج بانگەشیاڵ بژارنە بە حساب بەڵێ بانگەشەڵ بژارنی دەست پێکا بەڵام لەگەڵەوەشە من جارێک ترێڵێم بە مێژووی پارتی وێکێتی ئەوان قبولی ئەوە ناکەن کورسیەکانیان کەم بێتەوە ئەوان ئەو ڕۆژەی کورسیەکانیان کەم بۆتەوە ئامادە نین دەسەڵات بەشکەن لەگەڵ لایەنێکترە پارتی وێکێتی خۆ زۆر جار شکستیان بەسەر هاتووە ڕاستە لە یەکەم هەڵبژاردنە هیچ حزبێک نەیتوانی لە ساحە حەوت بێنێ لەبەرەوەی تەزویرێکی زۆریان کرد بەڵام خۆشیان دەنگی زۆریان هەر هێنا 50 بە 50 بەشیان کرد ئەم 50 بە 50 زۆر دەمێکە نەماوە ئەگەر تۆ ئەو بڵێ لە هەڵبژاردننی یەکەمە هەبوو بەڵام دوجاری چێتی ئەو ڕۆژەی کە نەیتوانیوە 20 کورسیش بێنێ لە 100 زۆنی سەوزی تەسلیمی هیچ لایەنێک کردووە مەگەر بە ئیتفاق وتبێتی وەرن بزوتنەوەی گۆڕان فڵان پۆستان بەمێ لەبەرەوەی چێتی و پارتی فێر نین ئاڵوگۆڕی دەسەڵات بکەن ئەمەش دەرەنجام خۆ ئەم دیکتاتۆریەت و خۆسەپاندنە تا سەر ناڕوە وردە تووشی شکست بوون هەستەکەم ئێستا بە تەڵەکەەوە بوون ئەم جارە دەربازبوونیان زۆر زەحمەتەلی تەڵی چیەوە بە تەڵی چیەوە بوون بە تەڵە بوو یعنی بەمانایی کە دەربازیان نابێ زۆر فێڵیان کرد و زۆر بارزی خۆیان هاتن و ڕۆیشتن ئێستا پێوە بوون و باسانی دەربازیان نابێت نە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانیان لێکە نە حکوومەتی عراقی چونکە بۆ نمونەم سەردانانەی نێچیروان بەرزانی کە کەسایەتیە کە بەڕاستی لە بەغدا ڕێزیەگرن و مناگەدارم ڕێزێکی تایبەتیەگرن و حەزیەکە ناوکاری بن بەڵام هەتاکو ئێستاژەم هەموو دانیشتێک کردووە نە لە بابەتی هەڵبژاردن گەشتونە نەتیجە و پرسێکی ناوخۆی هەرێمە و لەگەڵ حیزبەکان بەڵە پیان و بەڵام ئێمە پێمان خۆشە بێ پارتیار بەشدار بێ و پێمان خۆشە دوای خەن بۆ ئەوە بەشدار بن بەڵام دوا بڕیار لای ئێمە نیانی ئەو قسەیان کردووە دوو بابەتی موچەکەیە و بڕیاری دادگایە و بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین لادەین نەبێت تەڵتین لەسەر بانکە ئیتیحادیەکان بێ و هەتا هەواڵێکم بیست کە وەزیری دارایی ئامادە بۆ نەبووە لەگەڵیان دانیشێ لەبەرەوەی کە دانی گفتوگۆ لەسەر چی بکە بێ وەزیری دارایی دانیشێ مناقەشەی بڕیاری مەحکەمەی ئیتیحادی بکە ئەوش مناقەشە هەڵناگرێ یعنی جاری وایە تۆ نەسێک کە هیچ تەویل و مناقەشەیەک هەڵناگرێ ئیتر پێز نەکە نە ئیجتیهاداتی تیا بکە ئەوەڵێەوەی من لەم دەقە تێگەیشتوم بانقەکانی ئیتیحادی ئیتر تۆ بۆچی کۆبینەوە قسەی باسی کرد ئەوە بابەتی تریش ئەوەی من بزانم تیا نەگەیشتونە هیچ نەتیجەیەک بابەتی وتمان هەڵبژاردنەکەیە بابەتی موچەیە بابەتی داهاتەکانە کێشەیەکیان لە سەرەوەشەیە تەبەن هەم سەرۆکی هەرێم باسی کردو هەم وەفتەکەی وەزارەتی داراییش باشە نەوێ ئەو داهاتانە لەگەڵ بەغدا بگەنە نەتیجەیەک داهاتی ناوخۆ بەڵێ داهاتی ناوخۆ خۆ دەزانی تا ئێستا داهاتی ناوتۆ داهاتی ناوخۆش دەکەین بەس ئەگەر دوا بخرێ بۆ نمونە مەرسومەیە دەرکا بۆ دواخستنی کۆمیسیۆنی عێراق لە حەوت ماوەکەی بەسەرەچێ خۆلایەنە شوعەکان باز دەکرێت ئەمڕۆ بەڵێنیان نەداوە کە تەمەنی کۆمیسیۆن جارێکە درێژ بکرێتەوە وتیان ئەو پرسێکی ناوخۆی خۆتانە ئەو کاتە ڕەنگە دواکەی بۆ ساڵی
بڵین بەبووری من ئەگەر پارتی ئەمەی بۆ بچێتە سەر دوای هەڵبژاردن لەم ساڵە هەر ناکرێت خۆی ڕاستە ئەگەر کۆمیسیۆن ماوەشی بەسەر چوو لە مانگی حوتا لە دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا درێژی بکاتەوە دوور نییە ئەنجومەنی نوێنەران درێژیشی بکاتەوە بەڵام پارتی بەم دوو مانگە کە دوایە خایە بەم سێ مانگە یا بە چوار مانگ چی ئەکا ئەم داوای گەڕانەوەی کۆتاکانەکە بەس بڕیاری دادگای فیدراڵی هەموار دەکرێتەوە کاگتۆر بە چوار بازنەی ئایا دەگۆڕدرێت ئایا کورسی پێکاتەکان وەکو ئەو 11 کورسیان هەبێ دەگەڕێتەوە کۆمیسیۆنی عێراق هەر نابێ سەرپەرشتی بکە چۆنە بابەتێکەیە لە منطقا پێڵێن مستحیل و ممکن یانی مستحیلەوەی کە هەر ناکرێ دادگا بۆی هەیە بڕیاری تازە دەکرێت بۆی هەیە هەمواریشی بکە بەڵام ئەیکا بە بۆچوونی من نایکە بۆ چکەم بریانانە ئێستا داوێتی 2 ساڵ 3 ساڵە خەریکە ئەنجا گەشتە نەتیجە هەر لەبەر سمعی دادگاکەش بێ نابێ بکەوێتە ژەرفشاری ئەم و ئەو جارێکتر پەشیمان بێتەوە لەبەرەوە بڕوا ناکەم دادگا بە هیچ شێوەیەک ئەگەر بیەوێ ئەتوانێت تعدیلی بکە بۆ هەیە یاسایەکی تازە دەرکە بەس نایکە لەبەرەوەی کە لەبەر سمعی دادگاکەش بێ و لە بەرژەوەندی خەڵقی کوردستانیشی نابینێ لە بەرژەوەندی حیزبە شیعە و عێراقیەکانیش نییە لەبەرەوە ئەم بڕیارەی دەریان کردوم پێم وایە هەروە خۆی ڕوە تەنها ئەوەیە بۆیان هەیە تەجیلیکەن پارتی بیر لەوە کاتەوە لەو چەند مانگایە کۆمەڵێک بگاتە کۆمەڵێک چارەسەر لانی کەم لەگەڵ یەکێتی پێک بێن پێکەوە جارێکتر بەیەکەوە دەسەڵاتەکان بەشکان داهاتەکان بەشکان ئەگەر پێشتر ناهاوسەنگیەک بوو بێ پارتی زۆرتر پلە مەقاماتی باڵای بردبێ ئەم جارە یەکێتی زیاتری باتێ چکەوانە فێرن پێشتری جویان کردو ئەگەر ئەمان بۆ بچێتە سەر لەم چوار مانگایە ئەوە بکەن یان هەوڵبەن جارێککە فترەیەکی تر دوای خەن تا گۆڕانکاریەکە بێت لە ناوچەکە خۆ ئەگەرێکیش هەیە کە ئەمەش هەر ئەگەرە کە هیوادارم پارتی غەڵەتی واش نەکە تورکیا بەرنامەی ئۆپەرسیۆنێکی هەیە بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی هەزەکانی پەکەکە بڵاو بوون و لە زۆربەی ناوچەکانە لە سەروبەندی هەڵبژاردنە هێزەکانی تورکیا بێنە ناوە بە ناویەوەی ئۆپەراسیۆنەکەن لە ناوچەکانی دۆهۆک و هەولێر و هەر ناوچەیەکی شەڕ و ئاژاوی تێکەوەی بەو بیانەوە جارێکتر هەڵبژاردنەکە دواخن دەنی دوورنیا خرجار پەناوەوەش بەرن بەو کارتە وەڵێ گەرنا خۆزگە پارتی وەکو کاڵا بەشداری هەڵبژاردن ناکەم بۆ خۆی عەقڵ دانیشتایە و قەچێکە بە هەڵبژاردن بڕواو نەتیجەکە هەرچی قبوڵی کردایە بەزەوەی ئێمە ئەم دوو حیزبە بناسی بڵێن پارتەکانی دیکە حیزبەکانی دیکە ئەرکیان چییە؟ ئەوەی یەکێتی بەڕێزوتت ئەی دەرەوەی یەکێتی و پارتیاوان دەبێت چی بکەن بۆ نمونە وڵی من ئێستا لەم قۆناغە بە یەکێتیشەوە هەموو حیزبانەی کە لەگەڵ ئەوان هەڵبژاردن بکرێ ئەبێ ئەوانی جوڵیان هەبێ وەکو پێش هەموویان یەکێتی ئەبێ ئەوانی لەگەڵ حیزبەکانی بەغدادانیشن کە ئێمەیشمان لەگەڵ دواخستنی نین دواخستنی یاسایی نییە دواخستنی لە بەرژەوەندی خەڵک نییە دواخستنی قەیران بۆ هەرێم دروستەکە دواخستنی کێشەی ناوخۆمان بۆ دروستەکە لەبەرەوە کاتان لە یەکەین کەس باسی نەکە ئەو کاتەی پارتی لەگەڵ یۆنامی کۆبێتەوە بێ وەفدی ئەم حیزبانە و یەکێتیش لەگەڵ یۆنامی کۆبێتەوە با بە دواخستنی بیانی چی چەند جار دواخرا تر ئەمە لە دیموکراسیەتی ئەم هەرێمە لەکوێیە ئەبێ ئیشی لەسەرکەن من لەگەڵ ئەوم حیزبەکانی تری سوور من لەسەرەوەی وەکو سوورن کە هەڵبژاردن بکرێ بەس بەڕاستیە بێ جموجوڵیشان هەبێ کە ئێمە ڕێگە نادەین ئەم چونکە ئێستا باشترین چانس بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن هەیە بە تایبەتی کە خەڵک بێزار بووە لەم دەسەڵاتی یەکێتی و پارتی و کۆمیسیۆنەکەی هەرێمیش نەماوە بارزوی خۆیان دەنگەکان یاری پێ بکەن و بێهێن و بیبەنەوە کۆی چەند ساڵی ڕابردوو کردویانە و ئەو هەموو خەڵکەی لەم لاولایان هێنا دەنگیانەدا پاکسازی و چاکسازی لە ناوەکان کراوە ئەکرێ دەرفەتێکی باشە بۆ کۆتانەماوە 11 کورسی لایەنێک بارزوی خۆی بیبە لە دەرفەتێکی باشە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە بەشداری کارا بکەن و خەڵقیش بەڕاستی دەنگیان پێ بدە بۆ ئەوەی بڵێن لە کوردستانی شاکاکە دیموکراسیە کوردستانی لانی کەم وەکو عێراق وایە جاوتار جارەی ڕێزوزەرایەک دێتە پێشەوە جارەی حیزبێک دێتە پێشەوە هەر جارەی تەکەتولێک دێتە پێشەوە دەرەنجام گۆڕانکاریشیان کردو لەوەزی عێراقا ئێستا کە سوودانی هاتووە ئێوێ لە هەموو سەرۆکوەزیرەکانی پێشوو باشتر بێ دایان پرۆژەی گەورە ئەملاقی دەست پێ کردو ئیشەکە بەڵام تۆ لە کاتێکە بەردەوام ئەم دەسەڵاتە بەدەست یەک عائیلە و یەک بنەماڵەوە بێ ئیتر هیچ بیر لە گۆڕانکاری ناکەتەوە بێ منەتێ لە خەڵکیش بەڕاست پێشوەخت دەڵێ ئێمە لەوەین پێشوەخت پێ دەڵێ ئێمە یەک کورسیش بێنین هەر لەوەین بەس هەستەکەم ئێستا و سەردەمە بەسەر چوویانی پێشوەخت پێمان بڵێن ئێمە کورسیش نێنین
هەر حاکمی و هەر دەسەڵاتدارین دەرفەتێکی زۆر باش هەیە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ خەڵکی کوردستانیش بەڕاستی کە سزای ئەم دوو حیزبە بدا لەم هەڵبژاردنەیە نوێنەری خۆی دیاریکا و جارێکتر ڕێگە نەدا ئەو دوو حیزبەی کەسی 2 ساڵە حکمەکەن و تەجروبەیەکی فاشلیان هێنا یەخۆ میلەتی وشیار وایە کاکە جاری وا هەیە سزای حیزبێکەدەن لەسەر یەک هەڵوێستی سیاسی ئەوە بەریتانیا ئەوە ئەمریکا ئەوە هەموو وڵاتانی دنیا ئەوە فەڕەنسا یعنی سزای حیزبە گەورە و عریقەکانەدەن بەسەر هەڵوێستێکی سیاسی کە هەیەنە و دەنگیان پێنادا و لانی کەمەوە 4 ساڵە خەڵکێکتر لێنە پێش باش بەیەک پرسیارتر بکەینە سەر هەڵبژاردن دوای دەچێنە سەر موچەش و هەژماری منیش ئەگەر هەڵبژاردنەکە بۆ نمونە دوا بخرێ هیچ جێگەرێکی پرسیە و حکوومەتی کاربەرەکە بچێتە دادگای فیدراڵی و یعنی حکوومەتێکی ڕاگوزەر پێک بهێنرێتەوە حکوومەت هەڵبوەشێتەوە خۆی لە ڕاستیە حکوومەتی شەرعەتی نامێنێ هەر ئێستاش نەیماوە چ جایەوە ئەگەر دواخرا ئەگەر دواخرا حکوومەتی شەرعەتێکی نامێنێ بەڵام یعنی با ئینسان واقعبین بێ واقع پێمانەڵێ حکوومەتی عراقی پێویستی بەم دوو حیزبەیەکی یەکێتی و پارتی ئەمریکەکانیش تا ئەم قۆناغا بەڵێک لە یەکجار زۆران لە یەکێتی و پارتی هەیە پێشیان ڕاگەاندوون چۆن هەموو ئەم گلایانەیان بە ئەشرەف عەبدولغەنی سەرۆکی پێشووی ئەفغانستان وت لە چاوپێکەوتنێک کاڵێ ئەمریکەکان 5 ساڵ بوو پیانەوتن ئێوە گەندەڵیەکەن ئێمە پشتیوانیتانەکەین بە پارە بە خوێن دایان و سەدان و هەزاران جوندی ئەمریکی بریندار بوو کوژرا و تیاچوو لە شەڕی تالیبانە بەس ئێوە پارە نێرنە بانقەکانی دەرەوە سەرکردەکانتان گەندەڵن ڕێژەی کۆڕپشن چۆتە نازانم تا چەند ڕۆیشتووە ئەڵێ زۆریان پێوتین بەڵام ئێمە نەمانتوانی خۆمان چاکەین دوجار تالیبانیان هێنایە بۆ وڵاتەکە و ئێستا تالیبان داوای ئەو پارانەشەکە کە بەرپرسانی پێشوو بردویانە و بلۆک کراوە حتمما ئەڵێ مەتالیبیان هەیە ئەمریکەکان هەندێک مەتالیبیان هەیە بۆی بۆیان بەردەن ئەوڵێ بە بۆچوونی من مەتالیبەکانیشان جێبەجێەکەن داوای ئێمە شەکەن عەبدولغەنی خۆی ئەشرەف عەبدولغەنی و بەرپرسەکانی تری پێشووی ئەفغانستان ئەڵێ مادانەوە لە سەر گەندەڵی بیان دێن بە دادگا جارێمی کوردستانیش بەڕاستی من ئاوایە بینم ئەمریکەکان زۆر دەمێکە بێزار بوون بەس تام لە حزەیەش لەوە چێ بە دیلێکی ویان دەست نەکەوت بێ لەبەرەوەی بە ناوی شەڕی داعش و شەڕی تیرۆر و نازانم کێشەی ئێران و عێراق و شیع و سونە تام لە حزەیەش پشتیوانی لە یەکێتی و پارتیەکەن تا ڕادەیەک لەبەر ئەم واقعە لەوە چێ هەربیان هێڵنەوە حکم بکەن ئەگەر نا زۆر لێیان بێزارن و باوەڕیشم بەوە هەیە ئۆپۆزیسیۆنێکی بەقووەت هەبێ بە دیلێکە بێ ئەمریکەکان پشتیوانیەکەن و پاڵێک بەمانەوانێن وەڵەن کشمەلێکی تر سەرەیەوە تاوە نۆبەی خەڵکێکی ترە کە بەڕاستی ئەمریکا پێش هەموو شتێک ئەزانێت چەند پارە براوەتە دەرەوە ئەزانێ هەموو ئەم بەرپرسانەی یەکێتی و پارتی تا کاتی ڕاپەڕین خاوەنی $1000 نەبوون نەک ئێستا خاوەنی چەند ملیار بن هەزاران ملیۆن دۆلار و ئەمریکا باش ئەزانێ لە دوای ڕاپەڕین چی پارە براوەتە دەرەوە و بە تایبەتیش لە دوای ڕوخانی ڕژێمەوە چی پارە براوەتە دەرەوە وەشزانێ خۆشی لە پارەی بلۆکراوی عراق چەندی داوە بە یەکێتی و پارتی و هەمووشی داتاکانی داتای پارەکانی ئەم بەرپرسانەی ئێمە هەر هەمووی لای ئەمریکەکان هەیە چۆ خۆ سیستەمی زانی سیستەمی بانقی لە جیهانە ئەمریکا خۆی سەرپەرشتیەکە و هەمووی لەبەردەستایەتی لەبەرەوە زۆر چاکەزانێ خەریکی چین و چکە سابەتێکەکەن بەڵام وەکوتمان بە دیلێکی نەبووە لەبەرەوەی ئێران هەیە و لەبەرەوەی عێراقی شیع و سونە و داعش و ئەمانە وای کردووە ئەمریکا پشتیوانی کردوون و توێتی ئێوەم پێ باشترە لەوەی تا بە دیلێک دێ باش لەسەر هەژماری من باز دەوە کە ئەمڕۆژ وەزارەتی دارایی عێراق تاکیدانەوە کردوێتەوە بە وتی وەزارەتی دارایی هەرێم کە ئەوان سوورن لەسەر بە بانکیکردن لە بانکە حکوومیەکان ئەو ڕێگریانە کێشە بۆ موچە دروست ناکە ئەوەی کە تاکو ئێستاش وەڵامی نووسراوەکەی تێفسامیان نەداوەتەوە کە لە 7 داوای کرد بوو زانیاریان بۆ بنێرن بۆی هەژماری بانکی بە موچە خۆران دروست بکرێ خۆزگەی ئەمە 32 ساڵە دەوڵەتین و سربەخۆین 32 ساڵە کارتی بانقیمان هەبوایە هەموو هاوڵاتێک بەس بە عەمدەن بەرپرسانی هەرێم ناکرد خۆزگەی ئەمە ئەم هەموو نەوتەمان فرۆشتووە و کێشەی شەڕی ناوخۆمان نەبووە وەکوی شیع و سونە و ئەمریکا هاتووە ئێستا سەروەتی ئێمە ئەوەندە زۆر بووایە هەموو هاوڵاتیەک لە حساب بانقەکانی کوردستان باشە لەوێ مانگانە موچەکەی وەرگرتایە و خەڵقیان ناچار نەکردایە بچێ لە بەردەمی عەرەبیەکان لە بەغا بگری بڵێ موچەکەم کاکە یەکێتی و پارتی ئەم دەسەڵاتە وای کرد خەڵک ڕاکا بۆ بەغا بڵێ فریامانکەوە
جگەلەوەی موچیان نادانێ وتان 36 ملیارش قەرزارن ئێگەر نەچنە بوو بە 72 ملیار تۆ بۆچی ینی تۆ نەوت خۆ نەوتن نەکردیوە پێ دوایگە نوتیان ڕانەگرت پێدا بوو بە بێگومان بەردەوام زیاد یەکرد لەبەرەوە خەڵک بە ناچاری ڕووی کردوتە بەغا ئێستا کە بەغدا بڕیاری داوە موچە بنێرێ ئەمان باشکرا ئەرقەلەی بۆ دروست پێیان خۆش بە هیچ شێوەیە ئەرقەلەی بۆ دروستەکەن یعنی تۆ لە یەکی چوارەوەڵێ لیستی موچە بنێرن بۆ ناینێری بۆ بەکەم و کوڕی ئەینێری بۆ وڵێ داهاتەکانم بۆ بنێرە نردووتان جاڵێ وڵا داهاتەکەن 100 ملیار نییە تۆ ینی گاڵتە بە کیەکە ئەی وەزارەتی داراییت کووا ئەی مؤسساتە کووا آخر خۆ ڕقەمەکان ڕقەمێن نیە لێت تێکچوو بێ ئەمە داتایە ئەمە وان کردووە کە دادگای فیدراالی بە ناچاری بڕیارێکی داوە لە پارەی عێراقی فیدراال لە پارەی نەوتی بەسرا موچە خۆرانی هەرێمی کوردستان بنێرن و نردیشیان 950 ملیاریشان نەرمانگی پێش بۆ دوو مانگ مانگی چواریشیان حاضر کردووە و چاوەڕێم لیستن تەڵەن داجار مانگی چوار لە بەیانی و دووبایانیەوە هەر تەمویل لەکرێ و وردبینی لە کتیا کراوە بەس ئەمەشکەم و کوڕی خوان بوو یەکەم زۆر درەنگ نردویانە دووەمی بەکەم و کوڕی و نردویانە ئەوە عێراقەوەشی قبول کردو لە بەیانی و دووبانیەوە پاران نێرە و مانگی چوار جێدرێ بەس بۆ مانگی پێنج زیاد لە 15 ڕۆژی شاڵێ داتاکانمان بەنێ بۆی تەوتینی موچە بکەین ینی چکابێ ئەم داتایانەی هەر مۆزەفێک لەم بانقەیە هەبێ بۆی ڕاستەخۆ مانگانە بزانێت چی دابەزێ حکوومەتی هەرێم ئامادەنیا و داتایانە تەسلیم کاڵێ هەژماری من تۆ شەڕی چیەکەی دادگای فیدراالی ئەڵێ بنووکی ئیتیحادی هەژماری من کۆمەڵێک بانقی ئەهلیە فەرقی هەیە لە بەرژەوەندی خەڵقیش نییە بەڵێ بەس لە بەرژەوەندی معلومە دەسەڵاتە بانقەکانی خۆیانە 950 ملیار دێتان بانقانەوە بە عمولەیەکی زۆر لە وەرگرتنی و لە دانانی و لە هەموو شتێکە دوجار یو خەڵکی کە پارە ڕناکێشی هەمووی لە بانقەکانیەوە مێنێتەوە جگەلەوە جارێکتر موچەی خەڵک هەر لەژێر ڕەحمەتی ئەوان نابێ ئەوەی بەدڵیان نەبێ ئەیەنێ نایەنێ جارێکتر وای لەکەن لە کاتێکا معلومە ینی بانقی ئەهلی هەموو ئۆتام شارەیەمە دایانی بانقی ئەهلی تایە لە هەولێر لە دهۆک بانقی ئەهلی پارەش دانی پارە و لێسن بانقە ئەهلیەکان ئێستا بڕۆ پارە دانێر پارە بڕۆی کە بانک پارە دانی لە مقابل شتە دەداتێ ئەم پارە لێسەنی بۆ پارە دانانیش وەریشی یەگریەوە هەر پارە و لێسەنێ کارتەکەش بە پارە بۆکە ساڵانەش عمولەیە کەرەبا ئیتر خەڵک بۆ ئەمە بکە تۆ بانقێکی ئیتیحادی هەیە هی حکوومەتی مەرکەزیە بانقی دەوڵەتێکی دەوڵەمەندە بانقی وڵاتێکە 120 ناوتونی هەیە بانقی وڵاتێکە زیاد لە 100 ملیار نەختینەی هەیە بانقی وڵاتێکە ئیفلاسیشکە حکوومەتی داهاتوە بێ حەقی خەڵک باتەوە بانقێکە حەفەت جۆر سلفە ئەدا بە خەڵک بانقێکە کە موچەی خەڵک دوا ناکەوێت کاکە هەموو کارمەندانی عێراق خۆی مە دوور نینەوە لە کەرکووک ئەوە دیالە هەموو دراوسەکانی خۆمان ئەو موچە خۆرانەی لەسەر بەغدان لە ڕۆژی دیاریکراوی خۆیان بۆ نمونە ڕۆژی 21 مانگ پەروەردەی ڕۆژی 21 مانگ هەمووچەکانیان لەسەر کارتەکانیانە هەردەقەیە چون پارەکانی هەڕاکێشن باشە بۆ ئێوە نەتانە کرد خەڵک پەنا بۆ بەغانە بە ئەبوو پێشەوەی بەغا کە بەغا شەڕی سەدامیانە کرد هێشتا داگیر نەکرابوو خەڵک لێرە کارتی بانقی لە گیرفانە بووە ئێمانە نایان کرد ئێستا بەغدا بڕیاری داواڵێ بۆ خەڵقیەکەی ناهێڵن ئەقەڵە دروستەکەن لەوەی پارەکە بێ بۆچی کێشە دروست دەکەن کێشە دروستەکەن ئەڵێن ئەوێ ئەم پارە بێتە سەر بانقەکانی خۆیان بۆی دوجار وەکو جاران بڕیاریتیابن و ئەم بزنسێکی زۆر گەورەیە 950 ملیار دینار مانگانە بێتە سەر بانقەکانی ئەمان چی وەرەگرن لە عمولەی پارەدانان و لە عمولەی پارەدان بە خەڵکو و لەمانەوەی ئەم پارەیە لەم حساب بانقیانە ێ باشە ئەگەر بانقەکانیان ئیفلاسی کرد هەرەوە بانقە ئەهلیانە نەبوون ئیفلاسیان کرد هەرەوە بانقە ئەهلیانە نین ئێستا کە پارەدانی عمولە لێسەنێ هەرەوە بانقە ئەهلیانە نین ئێستا بڕۆ پێنج و دەی وەرناگرێت ێ باشە بانق خەڵک پارەی دراوی هەبێ ئەگەر 250 بێ با بۆ بانق دەبڕۆ بانقە ئەهلیانەی کە لە هەژماری منادایان ناون هەر چواریان من تەحەداکەم بڕۆ 2 ملیۆن دیناردانە 5,000 بزانە لێت وەرەگرێ ئللا عمولەی نیە هەبێ پارەیەکی زیاد بی عمولەیەکی باش ئەوەندە 25 بێ ئەبێ 25 و 50 بەری ئەمە بانقە باب ئەمە دوکاندارە هەر دوکاندارە و تاو ئەمانە کاسبیەکەن لەسەر ژیانی خەڵک بەڕاستی بوون بە بەڵایەکی خەڵک گەورە لەسەر ژیانی ئەم خەڵکە شەڕیشەکەن بەداخەوە هەندێک خەڵقیش احترامن وەک کۆیلە بەبێ ئەوەی هیچ بزانێ دێ دیفاع لە ماکە هەژماری من و هەژماری من با بە هەژماری من ئەمە گیرفانی کۆمەڵ نابێت دەماری حیاتمان لەژێر کۆنتترۆڵی بەغدادا بێت نا دەماری حیاتمان نەماوە دەماری حیاتی کوێ دەماری حیاتی ئێمە و ڕۆژە نەما کامان خیانەتیان لە میلەت کرد کاک دەماری حیاتی ئێمە و ڕۆژە نەما کە پارەکان ئێرەیان بردە دەرەوە
دەماری حیاتی ئەمە و ڕۆژە نەما کە ئێران و تورکیا و هەموو وڵاتێکیان هێنایە سەر کوردستان بەعسیشیان هێنا دەماری حیاتی کوردایەتی ئەو ڕۆژە نەما کە ئەمانە حیزبیان پێگەورەتر بوو لە هەموو کوردستان بەرژەوەندی خۆیان پێگەورەتر بوو لە هەموو تاچێکی کورد ئەگەرتیاچێ یعنی پێیان وایە ئەگەر هەر کوردێک لەگەڵ حیزبەکەی خۆیان نەبێ هەمویان فال کرێ بە خاڵیان نایە ئیتر دەماری حیاتی کوێ دەماری حیات ئەو ڕۆژە نەما کە بڕیار درا تۆ بۆت نێنەوە بفرۆشی بۆریەکان گرتەوە ئەوە عێراق خۆی بۆری ڕاکێشاوە لە کەرکووکەوە بەستێتەوە بە مینای فاو بەڵێ بە مینای فاو ئێستا لە کارە بەرکارە عێراق هێڵی استراتیژی نەوتیە بوو کاتی خۆی ڕژێمی پێش و دروستی کردبوو هەموو بۆریە نەوتەکان بەسراون بێکەوە ئەگەر ڕێگای بەسرا هەبوو بەسرا ئەگەر نەبوو بۆ سووریا و بۆ تورکیا بۆ هەمووی کراوە بەسی کەرکووک کە ڕەبت نەکرابوو ئەو ناوچانە ئێستا ئەم بیرانەشان ڕەبت کردوێتەوە بە بۆریەکانی خۆیانەوە وا بۆریەکی تری ڕاکێشن بۆ تورکیا و ڕێکەوتنی کە ئەردۆغان کردی کە هات کە هەمووی لە زەرەدی کووردە لەخۆ بۆ نمونە نەبۆریەکە بە کوردستان هاڕوە هەر ئیشان بۆ بۆریە کوردستان نییە و هێڵی شەمەندەفەر و هێڵە بازرگانەکەشەکەنەوە بە 11 شاری عێراق هاڕوە یەک شاری هەرێمی کوردستانی تیان نییە کاکە ئەمانە بەس بەرژەوەندی خەڵکی کوردستان نازان ئەم شارە مەتاری داخراوە بەڕووی گەشتەکانی ئەوروپا و تورکیا ئەو بە ساڵێک زیاترە ئەخوا ئۆردۆگان کە هاتە هەولێر ئەم سەرۆکی حکوومەتە داوای لێ کرد زەحمەت نەبێ مەتاری سلێمانی بکەرەوە یەکا قوبات دەڵێ بە قسەی قوبات تاڵبانی ناکە ئەرکی سەرێکی حکوومەتە تۆ بەرپرسنی لە سلێمانی کاکە بڵێ مەتارەکەمان بۆ بکەرەوە نە ئیتفاقی استراتیژیمانەوێ نە پرۆژەی گەورەمانەوە بەس یەک مەتارە زەحمەت نەبێ بیکەرەوە ئەمانە چی یانی بەس خۆزگە بزانم خێروبێری ئەمانە چییە بۆ ئەم میلەتە تا میلەت وەڵی ئەشەم بیللا وەلا ئیشی بۆیان هەبێ و چەپڵیان بۆ لێدا و بێتە سەر جادە و وڵی لە میلەتی کوردە باشتر نییە بەم هەموو زوڵ مستەمەوە ئێستاش هەر دەوڵیان بۆ بکت ینی خەڵکانێکی واهن هەر تە ئیدیانەکە و هەر لێ براگەورن و هەرە لێ شەقیشمان تێڵ لە نێومان قبوڵە و ێ بەخوا لەی شوێنێکی دنیاوان نیە هەر میلەتێکی دنیا کە قیادەکەی زانی دزی لێکا و گەندەڵی ئەکا و مافی ئەخوا و کەرامەتی ناپارێزێ و مافی پارێزراونیە بۆی نیە بێتە سەر جادە خۆپشاندانێ بکە لە هەر وڵاتێکی دنیا بێ خەڵکەوە قبول ناکە بەس ئەمانە هەرڵێن نازام لە بەشێکی میلەتە لە ئازاری شەپڵیان بۆ لێدا و کەچیوان بەجیان بەوە نەشانایە بەسکەوتورەگە هەر بەرداوام بن ڕێگری بکەن لەوەی کە هەژمارەکە لە بانکە حکومیەکان بکرێتەوە موچە کێشەی بۆ دروست نابێ چونکە ئێستا ئەوەی لە برەکەی دادگای فیدرالیات و عێراق خۆی جێبەجێ کردووە کە پێدانی موچەکەی و داوای کردنی زانیاریە بۆ دروستکردن لەسەر حکوومەتی ماوە بەسەر توێرەمیش دەبێت زانیاریەکان تەسلیم بکات بەزانین چۆنە باشکرا چۆن ئێستا ئەگەر زوو موچەی لیستی موچەی مانگی چواریان بناردایە دە ڕۆژی بۆ موچە درابوو لانی کەم هەفتەیەک بوو درابوو نانارد باش هەژماری منیش ئەگەر ئاوا بکەن تەڵەن عێراق ئەڵێ مادام نایەڵن لە ڕێی کارت و تەڵتینی موچەکەەوە بێ عراقیش بۆ هەیە بیان و بگرێنەی نێرێ دوجار بەرەو کوێ ئەڕوا حکوومەتی عراقی لەم ڕۆژگارەشان نایە شەڕی یەکێتی و پارتی بکە چکە بەداخەوە یەکێتی و پارتیە دوکیان باسی هێژماری منەکەن هەر شەریکن بێکەوە نەم بیستوەیەکێتی بەیانێ دەرکا بڵە هێژماری منە لێرە بلە فەرمانگەکان یارش بە زۆر پیانەکەن ڕاست بۆ بۆیانەکەن بەردەوام مەمانای وایە هەردوو لایەن لەسەر ئەوەن بەڵام بەڕاستی ئەوە لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە زۆر بە زوویەگەرەوە چارەسەرکەن کاکە خۆ دوجار ئەو پارەیە بەگەرچێتە سەر بانقی اتحادیەکانی هەمووی دێتەوە هەرێمی کوردستان هاوڵاتیان لێرە سەرفیەکەن ئەمان بابێن پارەی تر زۆرە داهاتی تر زۆرە بێن پرۆژەی پێ بکەن خوانی پێ دروستکەن ئەگەر بیان توانێ ئابوووریەکی سربەخۆی جوان دروستکەن کوردستان نەخستایەتە ژێر قەرزە و پارەکانیان نەدزیایان بردایە دەرەوە کاکە تووشی ئەم ڕۆژگارش نابوون تووشی بانقی ڕەشی دوڕافیدێن نەیەبوون تووشی تایف سامی نابوون هەرکەس نێزانی کێ ئێستا وای هەموو ناڵێگەڵە تایف سامی کێ بەڕاستی هەرەوە ماوە ڕستمەکەی ڕاستن ئێ با بەمانەوەیان لێکە دەنیا خەڵک تایف سامی بۆ چییە هەر خەڵک سوودانی بۆ چییە ڕۆژێک لە ڕۆژان خەڵک بیری لەوە نەکردێتەوە بەس ئێستا وای لێ هاتووە خەڵک چاوەڕێەوەی بڵێ کێ ڕاستە و خۆ ئەگەرەبان هەر نێڵن بڵێ وەرن خۆتان لە بانقەکانی ئێمە ڕقم حسابی بکەنەوە ئەخوا بزانە لە سڵ هەشتای خەڵکی کوردستان ناچێت ێ بۆ بگاتەوە ڕادێ کە من پێم وایە ئەوە کێشەیەکە دوجار لەوانەیە دادگا تەدەخولکە بڕیاری کەبدا و خەڵکیش بەڕاستیەوە قبول ناکا ئەگەر بێت و هەر بیکەن بە کێشە بەڵام ئەوەی کە من ئاگادارم بە یاری دادگا زۆر ڕوونە وەزیری دارایی هە لەسەر قسەیە سوودانی لە ئەمریکاش و دوێنێش جارێک کە تاکیدی لە کردێتەوە ئەڵێ ئەبێت تەوتین لە بنووکی اتحادی بێ ئیتر چیتر ماوە دوایەوە چاوەڕێی چین لەبەرەوە پێم باشە هەرێم لەمەشیانە زۆرم لە جەڕە نەکاو تەسلیم بێ و
با حەقی خەڵکیش نەفەوتێ و ئەو داهاتە بێتە ناو وڵاتەکە و خەڵکی ئیسفادەی لێ بکە موچەیە و مساقاتی خۆیانە کە تۆ وەکو حکوومەت یارم پێ نادرێ با بەغدا بیدا و با تەڵسینەکە بە کوتی لەسەر داهاتی ناوخۆش کە داهاتی ناوخۆ داوایان کردهبوو ئەو نووسراوی کە بەڕێز داسکت پێشتر و تویان 905 میلیارد داهاتی ناوخۆی مانگی 1 و 2 بۆ مانگی 452 میلیارد ئێستا دەڵێن غەڵەتمان کردووە 705 میلیارد لەسەرەوەش دەگەنە ڕێکەوتن چکە لە پرارەکەی دادگای فیدراڵی چاتۆ دەبێت داهاتی ناوخۆ تەسلیم بکەن دوانی چاودێری دارایی عێراق غەڵەتێک کراوە کە یەکەم جاریان نییە تەوان ئەو پێچێ غەڵەت بیان ڕاست بێت چکە داهاتی ناوخۆش زۆر نییە من بە هیچ بە غەڵەتی نابینم بەڵام بەغدا چۆن هەموو جارێ داهاتی ئەم چەند ساڵە خورا و تەسلیم نەکرا پێم وایە لەوەش کێشەی نییە بەس بەغا دەیەوێ لە ڕێ ئەم یاسایەوە ئەوەی ڕۆی ڕۆشت دەستی لێشتۆ چۆن وچە خۆرانی هەرێ مەڵێن با بەوەزمان لێبێنەوەی پێشومان ناوێتەوە بەغداش ئێستا گەشتۆ ئەوەی داهاتی ناوخۆی هەرێمەوەی پێش و ڕۆژ بەس فەرمولە مەودابێت تەسلیمیکەن ویەکێک لەو خاڵانەی کە لەگەڵ سەرۆکی هەرێم باس کراوە لەگەڵ وەزیری دارایی لە کۆبنەوەکانی ئەمڕۆ و دوێنێ شەو ئەوەیە کە بێ ئەم داهاتە هیچ مەجالیتیانی تەسلیم کرد بەڵام نیوەشی بۆ هەرێم سەرف کرێ هەرێم ڕێیەکەی هەیە ئەڵێ ئێمە بەشمانەیە لە بودجێ عراقی فیدراڵ لەو بەشە بودجە ئێمە نیوەکەی ئێمە بۆ نمونە 700 ملیار نەبووە و 700 ملیارە 350 ملیاری ئەبێ بین بێەوە ئێمە بەشە بودجەمانەیە بەشە بودجەکە 350 ملیار دینارەکەی لیالگرنەوەی ترمان بۆ بنێرن یانی ئامادەنین هەر مەقاسی بکرێ وەڵە مەقاسی ینی هەر هیچ نانێرن بەڵێن ئێمە پارەمان لایەوە نییە لە جیاتیەوە هەڵیگرنەوە هەچەند وە لە زەرەدی میلەتە بۆ ئێمەوا باشە ئەم داهاتە هەموو بچێتە بەغا بە پیاسی بودجە دەبێت تەسلیم بکرێت ئەزانی چۆنە ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوە یاسایە هەموو داهاتەکە بچێتە بەغا بە ئاشکرا بۆ نمونە بڵێ ئێمە 900 میلیارد دیناری ژەنێرین بۆ ئاوەدانکردنەوە داوای حسابی ختامی شەکەین زارین کراوە بە چ پرۆژەیەک چونکە ئێستا لە کوردستان هەموو پرۆژەکان وەستاوە هیچ شتێک نییە بۆ لە بواری ئاوادانکردنەوەیش لەسەر باشە با دۆ پرسیام لەسەر یاسایەک دەرچوو دوێنێ لە پەرلەمانی عێراق گفت مشتومڕی زۆری دروستکردی یاسای بەرەنگاربوونەوەی لە شفرۆشی و هاوڕەگەزبازی کە سزای تونی داناوەر کەسێک ناچار بکە بە هاوڕەگەزبازیان لە شفرۆشی دە بۆ 5 ساڵە یاخودەوەی کە پەیوەندی هاوڕەگەزبازی دروستکات دە بۆ 5 ساڵ زیندانی دەکرێت سزای زیندانی تێ بەڵام لایەنە کوردیەکان بۆ نمونە لایەنە بۆ کوونەوەی نوێ دەنگی پێنەداوە یاخودان دەگلایانی سوننە یاخود هاتنە سەرخەتی باڵۆێزخانەکان بۆچی هۆکارەکەی چی بە کوردی بێسپاس لە ڕاستیدا ئەم یاسای سەررجەمی پێشووە لە ساڵی 1970 هەموار کرایەوە ساڵی 1970 یاسای ژمارەشت بەڵام زۆر لە جێی خۆیان بوو چکە ئێستا بابەتێکی زۆر گرنگە مەترسێکی زۆر گەورە هەیە لەش فرۆشی زۆر بڵاوە هاوڕەگەزبازی بڵاوە و ئەم بابەتێکی زۆر حساسە زۆر بەلامەوە سەیرە لە وڵاتێکە کە زۆرینەکەی موسڵماننا بە هەموو مەزهەبەکانەوە جەریمە و تاوانە مناقەشەی بکرێ یا دەنگی پێ نەدرێ ئەوە لە دینە تەجریم کراوە نەسی لەسەرە و هیچ شتێک نابێ پێچەوانەی نوسوسی سابتی ئیسلام بکرێ بە پێی دەستوریش دوو لە وڵاتانی دیموکراسی بە ئەمریکا و ئەوروپاوە ئەم بابەتە 50 ساڵی هێنەوەی بن هەتاکو توانێن یاسای پێ دەرکەن چونکە کڵێسا دژی بوو کڵێسا بە کەنیسەی کاسۆلیسیش و بە ئەرسۆدۆکسەکانیش هەتا ئێستا تەمان ڕێگای پێ نادەن و لە رووسیا هەر قەدەغێ لەبەرەوەی کڵێسا بڕیاری دا و هەر ئەو وەرەگرن و لە ئەمریکاش و لە ئەوروپاش کەنیسە ڕێگای نەئەدا ئەم بڕیارە دەرکەن 50 ساڵەوان شەڕیانە موسڵمانیش نین ئەلمانیشن بێدینیشن نانەتوان یاسایەک دەرکەن هاوڕەگەزبازی بڵێن ئازادە و فەرمونێر لە نێرمارەکەن دوای 50 ساڵ لە شەڕ و مشتومڕ ئەنجا وڵات بە وڵات کەوتنەوەی توانیان یاسایە دەرکەن و خەڵک ئازادە و بە ئەمە بکرێ و لە ئەمریکاش مشتومڕێکی چەندین ساڵی لەسەر بوو تا ڕێگەیانداوە عەجەبەن یانی لێرە لە ناو میلەتێکە لە 1970 موسڵمان بێت پێی تۆ بڵێ هاوڕەگەزبازی نێر لە نێرمارەکەی مێ لە مێمارەکەی ئەمە جەریمەیە و تاوانەوە بێ سزا بدرێ تۆ پێت ناخۆش بێ و بە تاوانی بزانی لە شیرازەی کۆمەلگا کاکە بۆ تێگەچێ یاسایەکی زۆر باشە ئەم یاسایەکی زۆر باشە ئەم یاسایە تەخفیفیشیان کرد حکمی ئەعدامی تیا بوو ئەوان لا بردووە لە سێدارەدان بەس جا ئەمریکا بۆ بەرژەوەندی خۆیەتی من زۆر بەلامەوە سەیرە حکوومەتێکی زەبەلاحی وەکو ئەمریکا بڵێ ئەمە زیان بە ئابووری عێراق گەیەنێ بۆ بێ عێراق لەسەر لەش فرۆشی بژی
زۆر عجیبە یا لەسەر هاو ڕەگەزبازی بژی دیارە لە ئەمریکا بابەتێکی گرنگە و زیان بە ئابووریان نەگەێنێ بە ئێمەش ئەڵێ ئەوە زیان بە ئابووری عراق گەێنێ بەداخەوە یعنی هەندێک ساوابت هەیە دەبوو هەندێک حیزب و لایەن هەر لەبەر سمعە و مەکانەتی نەتەوەکەشیان بێ میلەتەکەش کە زۆری نێ موسڵمانە و مەسیحیەکانیش تەبعاً وەکوتم لە کەنیسەشە بەجێری مێزان سوپاس دەکەین کاک دکتۆر دارا محەممەد ئەمین مادومان کردی سوپاسیان دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ